تا ئێستا دیار نییە لە هەرێمی کوردستان ژمارەی دانیشتوانی پێکاتەکانی کلدان و ئاشور چەندە. ڕۆژ لە دوای ڕۆژی ژمارەیان لە کەمبوونەوەدایە بەهۆی کۆچکردن و ڕووکردنە دەرەوەی وڵات کە بەشێک لەو کۆچکردنیان دەگەڕێتەوە بۆ هێرشەکانی داعش و ئاڵۆزیەکانی ناوخۆی عێراق. مەسیحیەکان وابزانم یعنی لە هەموو بوارێک ئەگەر پەروەردەیی بێ ئەگە هونەری بی ئەگەر سیاسی بی دائیمەن کەچی ئێمە شکەمین دەیمن ناوی دیار هەیە لە هەموو بوارەکانی دام و دەستگای کوردستان و عێراق نەبەس کوردستان دەبینی مەسیحیەکان ناویان لە هەر بوارێک مەسیحی دیارە وەک بەخاوینی و ئەمە زۆر سپاسەکەین کە تشک دەخەنە سەر ڕۆلی مەسیحیەکان. مەسیحیەکان لە بەشێکی زۆری ناوچەکانی هەرێم بوونیان هەیە. ئەم ساڵیش بۆ یەکەم جار پاپا سەردانی هەرێمی کرد و لە نزیکەوە ئاگاداری ڕەوشی ژیانیان بوو. زۆرترینیان لە عەنکاوە و کۆیەن شاری هەولێر و لە پارێزگاکانی دهۆک و سلێمانی و کەرکووکیش نیشتەجێن. ئەوان خۆیان بە هاوڵاتی ڕەسەنی هەرێم هەژمار دەکەن. لە هەموو شارەکانی کوردستان هەیە ئەکید لە هەموو شارەکە، بەڵام ئێستا حالیان تەرکیزەکە لە عەنکاوەیە و لە دهۆکیش ڕێژێکی زۆر گەورە هەیە. بە ئەسڵەن دهۆک شارێکی مەسیحیە پێش ئەوەی یعنی برا مسلمانەکان بێن لە ناویدا بنیشن و ڕێژێکی نسبەی زیاترەوە بکەن. لە سلێمانی ڕێژێکی باش مەسیحەکان هەرچەندە ئەوان زۆر بە زمانی کوردی قسان دەکەن و لەگەلێک دەخاوتن ینی بە زمانی مە قسان ناکەن بە زمانی مەسیحەکان ئاکە بنێن سریانی بی بەڵام مەسیحینە و پێشان ئەگەر تەماشای مێژە بکە ئێستا حالین ئەقسە نقطە لە سۆرانە سۆران دەکا لەوێن دەرێ بنکەی مەسیحەکان لەوێرە چەندە پێشان قەدیم لە ناو بلێ و بارزان گوندەچی هەبوو کەوا گوندەکانی مەسیحیە ئێستا 4-5 ماڵی تێدایە. کلدان و ئاشوریەکان کە مەسیحیەکانیان پێدەگوترێت لە هەرێم خاوەنی ئەندامی پەرلەمان و لە حکوومەتی هەرێمیش جگە لە پۆستی باڵا فەرمانبەری جیاجیاشیان هەیە. ساڵانەش مەسیحیەکان چەندین بۆنە و بیرەوەری تایبەت بەخۆیان هەیە و کە بەشێکی زۆریان بە بۆنەی ئاینی ناو دەبرێت. قارەمەند جەوهر، کورسات نیوز، هەولێر.